جدي الله تماشاچیل خوشویی دمتان خوش لواشنطن دی سی و خوشاتنوا رای برنامه کل کنکشن من جان دیلان امیدوارم دمیگی خوش ولمان بوانسر سلاف و رزیل من صالح دمی جرجیب و بینرین هجا فرمو امج سوریه دست پی بکن ریوبریا خسریا باکور و رجلاتی سوریه و داویه گروپه که دنا در بدرانج کامپا هولیج یا پاریزگاه حسکه درخست چارچویا هولین آزاد کرنا کسین که تسوج نکرنه دما شر گروپا تروریست داعش دا درخستنا و گروپه یا داویه دمک داته که روش اولکاریا کامپه هر دچه خرابتر دبه و شانه این رازای داعش ایریشان دناوا کامپه دا پیکتینن برپرسین کرد به سالانه دخوازه جواکا نافرتوی دکن که چاره که چکدارین بیانین داعش را ببینن او بانگ لولاتان دکن که ولاتین خوین داعشی ورگرن لی دخوازوان تیرد کرن جبر ترسا که او چکدار لوان ولاتان لیسا ایریشان پیک بینن جبو شیروکرنا و مجاره نها ریوبر ناوندا کردیا لیکولینا نواف خلیل جا آلمانیه به ریاسکای بمرایه دم باش ما مست نواف تو دبیجی درخستنا وان در بدران جا کامپا هوله چقاس کاری کی درسته و تا ترس نینه که دنا واندا کسین داعشی هبن دم باش بو بینرو بیسر دنگ امریکا آنها 57,000 و 406 کس هند هندره وی کامپی دنه پریواجینو زاروکن دنواد 15,000 ملباتن سوری و عراقی و جگیر و 8,505 1200 ملبات 12,000 ملبات ببرین 10,529 ملبات جی 5 و 4 نتوین جدا دوی دبردنه ای سوری و عراقی ریوبریا خسر و حسابنا که کسین بیانی کسین اجنبی جبولوژی پر هولدان که ویده بری قارب سویک بکه دریا کسایتین ایل عشیر کسایتین ناسکری و پشتی سیوی و حتی راده که گوا کسی قاربن در کبن نبن مدرسی ده پرزگیره کنه پرزگیره که حکومت عراقی زیده و قبول ناکه اویش تشتکی بالکش جبول چه حکومت عراقی ولاتیو خنابه يعني وولات يا براستي باري كامبا ولي ويجالكسي بده وكيد اي سوري هدي وقت كسن دين عمد كرن وانا درتين ابا جلك مدرسيه تشتي باش اسخازن بحث فيكي بكم كك نواف يعني درخستنا وان هر حال بريا نافجياتيا سروك الو عشيرنا الويدري يعني او دادگه که بر فرح جوار نای کرن رنگ دنا واندا کسین داعشی هبن کسین کو هین تندن هین او ایدئولوژیا داعش دمجیه واندا مایه مترسي تنكو جواك يعني دما افدرباسي نافا جواكي ببن مترسي لسر جواكي وخطري بيك بينن مترسي بيجمان هي يعني تنكار صدي صدوا كساناس بكيش بر داتايك يعني تشتكي بنجهيل جمت تنكت جيشاناس بكلي بافكاريه هزي اولكاريه وريفبريه وكواليسيونا نتوي بتايبت بشي جن وزاروكي قدويدك يعني هنا جواب بريجي وكي بنابر وكي مشاخ وكي يعني نازح ليكيبون هر دمكي يجي بيشتي لغارينك ولي برسينك درتكمل هناك سفكرناوي ما ترسيا كسي دكندك او بحزاره مالباطن داعشي وقلبي دبرينه وبتايبتين عراقي دبري دهاتن وبيدك ماني وكي بنابر دسي شانكرنه ام بينن روجانه ايريش بن كشتين جد افجي بارك قال لك مثلا سر خسريه نتني كي صالح نتني لهولين بامبا روجن يهين خرابتر دي 12,000 كبدار داعشي او كسي هري مترسيدار بين بردان او مترسيه كن وقت بري چند روجا لو خم كرهاتنا او كساتي بناوي محمد عبد العواد اي ناسكيري بناوي رشيد 14 کسین خوش انتحاری حاضر کردن دریاده اتومبیل جه تمامنی باشه که نواف يعني او ام ببيجن ولاتن كنت بحث وان دكي يعني 5 6 ولاتكي كو داعشيين وان يعني ولاتين وان داعشي الويدرينا
ارگومنت وان دوی درباره ده چیه یعنی ریوبریا خسر به وان دما دانوستاندن دکه لگور شوپاندنا ته ارگومنت وان تنه ترسا وان جکو او ایریشان ولات وان پیک بینی یان تشکی دن هي جمان وان قبول ناکن يعني جالي كي حتى بمدام ويدك يعني جبوش مي مترسيا سرولات يخدش كن نجوي بين بردان جالي كي دد بيجي تدوكمنت تنن جم كاربن وانا دادجاب كن يا درزاندنا وابكن لغوري قانوني بينهي ولاتي ما جبلي كسن ناسكرين او كسي ناسكري جي از بيجم تشتي سركه جبو مسألة ام بيجن او راسجرين لاوروبا هناك داعشي قدام وقراندن پر رياكسيون تون تشدبن هر بارتيه كي نولات هر بارتيه كي الجول برجوديه خير يرسني الجول البجارتني وكيل منا بيجم ولاتن هنا يعني راس هناك راس في هناك في مساله وقراوا زياده شو صندري الملك اللي جبر داعشي ام وبقرين ورياكسيون كير ببن تون ببن جبر بشكل جوانا وراتيه اوروبا ودغري دنن وراتبونا وهي اللي نوراتي بله اف خال زلال كيكي نواف باشا اولات ناخذن وان فحوينن يعني ناخذن وان ورجرن ودمي شما جواكا نبنا تبي نبي اليكار كو دادگه نجوارا للهريما باكور رجلات السوري چه بكن يعني اف ارجومنت چاوت دبيت جاليه وانده قال لك هولدان شيبون ريبريا خسر قال لك هدي تنكرن قال لك دركتني اوروبا كرن قال لك كونغرس رجمافاني كرن قال لك بكواليسيون نتوير في مسألة نقاش كده لراستيجي روشكي بر آلوزه نالي كاري كن او بنسازيات ويدك كاربن سراس كن ريل بر فاكشتنا بكن وحتى زندان حسكي انا مكوت بيريش كربانا بشارده انتحاريه ونزيكا صدو شيء حفتي كلاش كوفي دابانا وقتك يعني بشركه بانا 5000 كس دبستانه كدنه 5000 كس هيك كارم راسي روشات دنياي بله بگوری که نواف جبت دما مکیم از دعوه لیبورنه دیکم هون چقاس ترس هیا کو براستیجی کامپا هول جارک دن يعني بيجن او برسگریک بتقاو داعش كان به جارك دن ارتشكي افا بك نظام يعني جارك ده خو بدا سر هف الهريمه بمترسيك يعني شخص مترسي الداره مترسي قال لك مصنع تايبت وكنبو زندانا ويران 5000 داعشي تدن او جالك بسركتا صدقش جواب فريتيا وباب بنجها جنوب فقراندنا داعش برداعش هند فرا ديرا زوري درت كفي مترسيا تهديدات كي قفال خلقت وكيل منا كي تركيا ريشه كي بك راسي كاربي بسدم يعني الويدك داعش بيج وقت الصلبه بنجهي لهولي باراستي واللي زندانا خالد زلال بو كي نواف خليل ريفبري نافندا كرديه لكولينان تج المانيا مره بيجلك سباس بودماته لسرتای امساڵەوە بنکەکانی ئەمریکا لە ناوچەی دیرەزور لە سووریا بە موشەکراونتە ئامانج بە پێ راپۆرتە جۆرە و جۆرەکان میلیشەکانی سەر بە ئیران لە شاری مەیدانەوە موشەکان هاوشتوتە بنکەی حەقل العومر کە هاوپەیمانی و قەسەدا هێزەکانی سووریای دیموکرات لەو شوێنەدا جێگێرن هەروەها هێزەکانی سووریای دیموکرات نیگەرانی خۆی لەبارەی ئەو هێڕەشانەوە دەربڕیوە. پامنێرمان لە قامیشلووە ئەم راپۆرتەی نردووە. ji destpêka vê salê de bingehên Amerîkî li navçeya dêra zorê bû mûşekan têne armançkirin. Li gorî daxuyaniyên cuda, Gomêlîsên girêdayî Îranê ji bajarê Meyadîn ew mûşek davê jin bingeha Heqlil Umer gu Hesedê koalîsyon lê bicî bûne. Hêza Sûriya Demokratîk Hesede ji van êrîşan jî nerazî ye. Li ser zarê fermandarê giştî yê Hesedê Mazlûm Ebdê got ew naxwazin herêmên wan bibin qadeke şer di navbera Amerîka û Îranê de. Ebdê ev gotin dehîpevîneke xwe de li gel Enstitûya Washingtonê gotibû. Li aliyekî got Hesedê naxwaze bereke şer nû hemberî xwe veke di dema got şerê şaneyên Daişê û gefên Tirkî ser herêmên Kurdên Sûriyê berdewam li dar e. لێ ئەو ئێریش هەگەر بەردەوام کردن هەسەدێ دەبێژە ئەوەی نەبێ هەلوەست بە هەلبەت ئەو ئێریش جهێنە ڕازیبوونێکی و جێ شەرمەزارکردنێ ملێمەبە ji ber ku ev êriş tedey li xebatê me hevkar dike li dijî Daişê di nav de jî car carna ew nûçeyên got derdikevin li ser êrîşin li ser Heqlil Umer an jî Heqlê tenek piraniya va nûçeya neciyê xwe de ye ji ber ku li wê derê xebatên hevkarî heye taybet perwerdeyên leşkerî hene dengê got derdikeve ne tenê dengê got eger îstîhdafek bê an jî êrîşek bê.
لە هەرێمن باکوور ڕۆژهەڵاتی سووریێ نەحسد لەشکرن ئەمریکی دژێر سیوانە کۆالیسیۆنە ناونەتەوەیی یا شەڕی دژی داعشێدا لە هەژمارەکە بنگەهان بجی بوونە ئەو هێز لە ناوچەیەن دێرا زۆرەی لەگەل هەسەدێ بەردەوام شەڕێشانەیەن داعشێ دکن شۆپینەر باوەڕ دکن گۆ بڤان ئێریشان ئیرانê فشارê li Amerîka dike da ku biryara vekişandinê ji Sûriyê bistîne. Va êrîşan li ser hêzên koalîsyona navdewletî dike da ku bibe fişarek ku Amerîka hêzên xwe ji Sûriyê vekişîne. Bêguman ev ji wê bihêle ku şaneyên razayî ên Daişê hişyar bibin û çalakiyê wên xurtir bibin. Lê bawariya min de ku Amerîka vê armanca Îranê pêk neîne ji ber hebûna Amerîka bixwe li ser xaka Sûriyê têkçûna Daişê ya her wiha dîtina çareyeke siyasî ji krîza Sûriyê bigiştîre. Hevkariya Amerîka legel Kurdên Sûriyê li gorî şopîneran dibe sedemeke din ji nakokiyên di navbera Îranê û Kurdên Sûriyê de. Şopîner bawerin got Îranê berdewam fişarê dike got çara siyasî li Sûriyê li gorî biryara 22.4 pêk neyê û rola Îranê di dosyeya Kurdên Sûriyê de pir roleke neyêniye. Sedemê sereke hene got Îran divir yani cidî zêde bike berî Kurda yek jê mesela ku yani Kurd yani tedî ok bê şerê Daişê de berî bêtir li kêleka hêzê navretewî bû bi rêveberiya Amerîka yadin jî ku yani Kurd nikaribûn tê ketana mihwerekî mezhebî de wek ku çawa fesalê Îranê ya jî milîşiyatê Îranê got ketêne. Lêniha melîsên Îranê bi mûşekan hêzên Amerîkî û hevkarên wê Hesedê li navçeya dêra zorê armanc dike. Gelo heger ev êriş berdewam kirin û asta wê zêde bibe. Wê çi bijarteyên pêş Hesedê hebin da ku herêmên xwe bê alî bikin ji vî şerî. Hêzên Sûriya Demokratîk dibêje got ew naxwaze herêmên Bakur Rojhilatê Sûriyê beşek bin ji şerê di navbera Îranê û Amerîka de li herêmê. Lê heta kijan radeyê ev xwestek wê pêk were di dema got asta êrişên melîsên Îranî li ser navçeya dêra zorê zêde dibin. Hesedê dibêje dê ew ê nebê helwest bin. Zana Umer dengê Amerîka nêzîkî bingeha Amerîkî li navçeya Hesekê. نوێترین هەواڵ و زانیاری خێرایی و متمانە لە فەیسبووکی دەنگی ئەمریکا. لێکۆلین نیشان دەدن کو جورەیە ئۆمیکرۆن یا کۆرۆنایە ji جورەیên berê zûtir belav dibe û şareza hişdariyê didin ku renge guhertinên bêhtir de vîrusê de bibin. Di demekê de ku hejmara pêketiyên Omikron li Amerîkayê bilindtir dibe, Serok Joe Biden soz da ku rêveberiya wî dê 1 milyar testên COVID-19 bikire û bê beramber bide Amerîkiyan. نێوەندی کۆنتڕۆڵکردن و ڕێگریکردن لە نەخۆشیەکانی ئەمریکا کە CDC پێداوترێ بەم دوایانە ڕێنمایەکانیان سەبارەت بە بەکارهێنانی جۆرەی دەمانگ بۆ پاراستنی زیاتر لە بەرامبەر کۆڤیدی-19 نوێ کردوێتەوە. لێرە لە بنکەی بەرهەمهێنانی پێداویستیەکانی پاراستنی تەندروستی لە پێترسۆنی نیوجرسی N95 دەبینرێ کە بە باشترین دەمامک ناو دەبرێن بۆ پاراستنی تەندروستی خەڵک. ئامانجی ڤاکسینەکان ڕزگارکردنی ژیانی ئێوە بەم پێش بێ دیارە ڤاکسینەکان بە باشی کاری خۆیان کردووە. لە ئێستادا هەروەک زۆربەی خەڵک جویان لێبووە دەبیستن کە ئەو کەسانی ڤاکسینان لێدراوە بە شێوەیەکی سوک تووشی ڤایرۆسەکە بوون. دەبێت ئەوە بزانین ڤاکسین زۆربەی کات بۆ ڕێگەگرتن لە توشبوون بە شێوەیەکی قورس و خراپە. مورتی دەڵێ کە داتاکان ئەوە پیشان دەدەن کە سەرەڕای نزیکەی لە 120 و خەڵکانەی کە کوتراون و تووشی ڤایرۆسەکەش بوون، بەڵام هێشتا ڤاکسینەکان کاریگەری بەهێزی خۆیان هەیە لە پاراستنی خەڵکدا. بەڕێوەبەرایەتی بایدن بەهۆی نەبوونی ماسک و تاقیکردنەوەی پێویست و بڵاوبوونەوەی ئۆمیکرۆن و ڕوبەڕووی ڕەخنەی زۆر بووەتەوە. کاتێک ئۆمیکرۆن هات ڕوبەڕووی خواستێکی زۆر و ناسایی بووینەوە. هەر بۆیە ئەمریکا بریتانیا و وڵاتانی تر ڕوبەڕووی کەمی تاقیکردنەوەی پێویست بوونەوە. بەڵام ئێمە لە ئێستادا خەریکی بەرهەمێنانی تاقیکردنەوەی زۆرترین. دکتۆر مۆرتی دەڵێ تاقیکردنەوەکان لە نێوان مانگی 12 بۆ مانگی 1 ئەوەندە زیادی کردووە و ڕەخنەگەرانیش دەڵێن کە ئەوە بەس نییە. ئێمە داوای کەرەستەی خۆ تاقیکردنەوەی زۆر کەممان کردووە، بۆیە توانای تاقیکردنەوەی ئێمە لەگەڵ هاتنی هەر شەپۆلێکی نوێدا زۆر کەم بووە. هەروەها داوای چارەسەری و دەرمانی زۆر کەممان کردووە و هێشتا پلانی دابەشکردنی جیهانی و گەیاندنی ڤاکسینەکانیشمان نییە. بۆیە زۆر شتەیە دەبێت کاری لەسەر بکەین. تۆم باسێر ڕاوێژکاری پێشووی ئاسایشی نیشتمانی ترامپ دەڵێ کە ئەمریکایەکانت دەبێ هوشیار ببنەوە. ئەو ئەمریکایانەی کە بێهێوابوون پێم وایە پێویستە گوێ لەوە بگرن کە گەڕانەوەی هەندێک لە کۆت و بەندەکان و پاراستنی مەوداکان پێویستە، چونکە نەخۆشخانەکەمان و لەوەش گرنگتر بەشەکانی ICU
خەریکن پڕ دەبنەوە و لە هەندێک ویلایەتدا تەواو پڕ بوونە. ڕێکخراوی تەندروستی جیهانی بەم دوایانە 15 ملیۆن حاڵەتی نوێی کۆڤیدی-19 لە یەک هەفتەدا ڕاگەیاندووە کە ئەمەش لە 55 زۆرترە لە ژمارەکانی پێشوو. ئەمریکا 800,000 توشبووی نوێی لە هەر ڕۆژێکدا ڕاگەیاندووە. CDC هێشتا پیشنیاری بەکارهێنانی سەرانسەری ماسکی N95 دەرنەکردووە، بەڵام واشنگتۆن پۆست ڕایگەیاندووە کە ئاژانسەکە ڕەچاوی نوێکردنەوەی ڕێنماییەکان دەکات. جو بایدن ساڵی ڕابردوو بەسەر بردووە و دەریخستووە کە ناترسیە دوور بنوەڕێتە ئامانجی بەرز و پتەوکردنی دەسەڵات و هەوڵدان بۆ دووبارە نەکردنەوەی هەڵەکانی ڕابردوو. جۆ بایدن وتی هاوسەرەکەی کەمپێنێکی بەڕێخستووە بوو یارمەتیدان لە یەکخستنی وڵاتەکە و خانمی یەکەم گوتی کە ئەو خۆی بینیوە کە ڕۆڵی هەبووە وتی من جۆرێک کە چاوەڕوانی نەبووم. بوو دەما دەهان ساڵان وەکو سیناتۆر و جێگرێ سەرۆکی و وەکو سەرۆکی ئەمریکا جو بایدنی باڵا خەلکێ وی وڵاتی دکشینت. بایدنی 79 ساڵی بدرێژاهیا ساڵا بووری دوودل نەبوو ئارمانجێن بلند بجه بکت و دەسەڵاتە خۆ قایم بکت و شاشتیان بەرێ دووبارە نەکتەبە. خانمایەکێ جێل بایدن دەبێژتن هەڤژینێوێ دەخوازت یەکڕێزیە وڵاتی چێ بکت لێ پەژیا کۆرونا و کارەساتên سروشتی و دابەشبوونا سیاسی ڕێگرن. هەلبەت ئەو دەڕەوشەکانیدا کار دەکەت وەکو خانمایەکێ ئەوێ کارێ خوایە و ئەڤە تشتێکی ئەرێنیە. ئەوێ وەکو ژنên ئەمریکا کارێ خۆ ماڵباتە خۆ هەیە. ئەس باوەڕدکەم ئەڤە تشتێکی گرنگە دە یەکەم ساڵدا وەکو خانمایەکێ. سەرۆک بایدن دە یەکەم ساڵا سەرۆکاتییا خودا هەوڵێن بجهکردنا هزرên mezin kir ku pêdivî bi 4 trilyûn $dolan heye dabêne bicehkirin û ev pitir e ji ewa civata sînatûran bikarit berdest biket. Baydinî dirûşmê dûbare avakirina baştir helgirtiye ew dixwazit belavbûna karbûnekên biket û rîforman diwarê perwerdê û bac û rê û piran û çavdêriya sexlemiyê da biket. Civata sînatûran $1 trilyûn bû jêrxana welatî berhev kir lê hêviyên diyên Baydinî lawaz û asteng dibin. Ez dikarim bêjim ku ew hestên xwe bi kesên din re parve dike maneweye. Ew şiyan hene ku hevsûziya xwe bi hezaran kesa re parve bike. Bi taybet yên ku di tengasiyê da derbas dibin ji ber koronayê û abûriya xerab. Derbarê pêdiviyên welat ez bawer dikim ew kesek durist e bû vî karî. Jill Biden dibêjitin piştî salekê wekû xanûmayekê ez bi rolekê radbim min qet çaverê nekirbû. Rolê çareseriyê ji ber ku welatê me rêpirî gelek alûziyan dibet. Ez bawerdikim Biden û xanûmayekê dizanin kaviyalatê çi pêdiviye, ne wek Melania Trump. Çi rolek di jiyana Amerîkada bi giştî nebû. Rêveberiya Biden jî ne wekiya Trump e. Jill û Joe Biden jiyana hevsergeriyê piştî kêmtir ji 5 salan ji mirna jin û kurê Bidenî di bûyerekê de li sala 1972 pêkînan. Ewa dû kur hene yek di jiyanê da yew yêdî jê li sala 2015 bi şêrpencê jiyana xwe ji dest da. Digel vê yekê xanûmayekê mamostayê zimanê İngilîzî ye û li Northern Virginia Community College wana dibêjit. کرملین گوت سروک روسیا ولادیمیر پوتین روزا چهارشنبه ل مسکوی میوانداریا هفتای خوی ایرانی ابراهیم رئیسی دیکه دمکی دا کو اخافتن نو آواکرنا رکفتنا ناوکیا ایرانی بردوامن کمبونا هر دو سرکان د سردان رئیسیا فرمیا درویا هری گرینگ به جدما کو پوسا سروکتی ورگتیه د مها تباغا بوریدا او هر وها سردانا یکما سروککی ایرانیه ج سال 2017 و کرملین د داخویانی کې دا گوت هر دو سروک د هجمارک مجارین هفریزیه د ناوره هر دو ولاتان دا گوتو پیش بکن د ناو د جیر کفتنا ناوکیا سال 2015 کو ناوروکاوی سستکرنا جزایان جسر تهران لبرانبر سینوردار کرنا پروگراما ایرانیا ناوکی بو د سال 2018 د امریکا جری کفتنه درکتو او بو سالک ایران د اخافتن اندای لګل امریکا فرانسا بریتانیا روسیا چین و المانیا جبو جنوب و جاندنا ریکفتنه کۆشک سپی نیگەرانی خۆی لەبارەی بەڕامی ناوکی ئیرانەوە دەربڕی تەنانەت لەو کاتەی دانوستکاران بۆ ماوەی فرەتر لە 2 هەفتەیە لە ڤیەنا گەڕاونەوە سەر مێزی دانوستاندن. دیبلۆماتکاران یا وڵاتانەی کە لە ڕێکەوتنی ناوکی ساڵی 2015دا ماونەتەوە بریتانیا، فەرەنسا، ئەڵمانیا و رووسیا و چین لە هەشتمین خولی گفتوگۆیەکاندان و لەگەڵ تاران کار دەکەن بۆ بۆژانەوەی
ئەو ڕێکەوتنامەیە کە بە مەبەستی سنووردارکردنی نیازە ناوکیەکانی دابوو لە بەرامبەر هەڵگرتنی سزا ئابوووریەکان. گفتوگۆکان لە ئێستادا لە خاڵێکی گرنگدان لەگەڵ هەندێک لە دانوستکاران دەڵێن پێشکەوتنێکی مامناوەند ئەنجام درراوە، بەڵام کاتی ئاگدارکردنەوەکە خەریکە بەسەر دەچێت بۆ زیندووکردنەوەی ڕێکەوتنەکە. ئەمریکا سوورە لەسەر هەڵوێستی خۆی تا ڕێکەوتنێکی بەرفراوان لەگەڵ ئێراندا بکرێت لەسەر جموجۆڵە ناوچیەکانی تاران. واشنگتن لەو بڕوایەدایە بەبێ ئەو ڕێکەوتنە دەرفەتەکان بۆ ئێران کراوە دەبن بۆ هەر ڕەفتارێکی تاران دەیەوێت بیکات. ئێران و ئێمەش گەڕاوینەتەوە بۆ سەرمێزی دانوستاندن، چونکە بەڕێبەرایەتی پێشوو لە ڕێکەوتنە ناوکیەکە کشایەوە ئەوە تا بەرنامە ناوکیەکەی ئێران لە پێشکەوتندایە. ئێران ڕاستەوخۆ هێرش دەکاتە سەر هاوبەشەکانمان لە کەندا و ئەوانەی سەر بە ئێرانن دەستیان کردووەتەوە بە هێرشکردن بۆ سەر سەربازەکانمان لە عێراق. هەر بەهۆی ئەو کشانەوەیەش ئەمریکا لەسەر شانۆی جیهان کەوتووەتە پەراوێزەوە. جا ئەوەی ئێمە کاری لەسەر دەکەین دروستکردنەوەی پەیوەندیەکانمانە لەگەڵ وڵاتاندا و هێنانیانە بۆ سەر مێزی دانوستاندن تا بزانین چی بەسەر ئەو بەرنامە ناوکیەدا دێ. دانوستاندن بەردەوامە بێگومان و دەشخوازین چارەسەری دیپلۆماسی بەرەو پێش بڕوات. وتوێژەکان چوونەتە قۆناغێکی هەستیارەوە و هێشتاش ئاسوەیەک بۆ ڕێککەوتن ناتۆتە ئاراوە، بەڵام بە پێچەوانەی ڕووسیاییەکانەوە ئەوروپاییەکان بە ئاگاهیەوە گەشتبینن بەرامبەر ئەگەری هاتنە ئارای ڕێککەوتن. ژینگەی وتوێژەکان بە بەراورد لەگەڵ پێش کریسمەستا باشترە. پێش کریسمس گەشتبین نەبوون، بەڵام ئێستا شیانی گەیشتن بە ڕێکەوتن هەیە و ئەو شیانەش خراتر دەبێت. وەک وەزیری فەڕەنسا بۆ کاروباری یەکێتی ئەوروپا و دەرەوە دەڵێت ئەگەر ئێران ببێتە خاوەنی چەکی ناوچی ئەوە وەگەوەیە هیچ نەکرابێت لە کاتێکدا ئامانجەکە ئەوەیە ئێران نبێتە خاوەنی چەکی ناوچی. سەبارەت بە بەرنامەی ناوچی ئێران من هەڵوێستێکی گەشتبینانەترم هەیە. بەرەو پێشسوون و خواستێکی ڕاستەقینەش هەیە لای ئێران و ئەمریکاش. نیگەرانی دیاریکراو هەنوو پێویستە لە پرۆسە گشتەکەدا تاوتوێ بکرێن. هەرچۆنێک بێ ئەم جۆرە گەشتبینیانە هیچ نیگەرانیەکی دۆست و هاوپەیمانەکانی ئەمریکا ناڕەوێنێتەوە لە ناوچەکەدا، هەرچەندە ئێران هەوڵی باشترکردنی پەیوەندیەکانیشی دەدا لەگەڵ ژمارەیەک لە وڵاتانی ناوچەکە. سەبارەت بە وتوێژە ناوچەکانی ڤێنا ئێمە بەبێ هیچ گومانێک نیگەرانین. بۆ من گرنگە بەبێ هیچ دوودڵیەک و ڕاشکاوانە بڵێم ئیسرائیل لایەنێکی ئەو ڕێکەوتنە نییە. ئیسرائیل وابەستەی هیچ شتێکی ئەو ڕێکەوتنە نابێت ئەگەر مۆر کرا. ئیسرائیل ئازاتەیەکی بێچەند و چوون و بێسنووری هەیە بۆ هەر کارێکی بیکات جا لە هەر جێک و لە هەر کاتێکدا بێت. هاوکاتی نیگەرانیەکان و ڕەوشی خراپی ئابووری ناوخۆی ئێرانیش بەڵام پێناچێت تاران بخوازێ لەگەڵ پرەنسیپە نێونەتەوەیەکاندا بێ بۆ ڕێکەوتنە ناوچیەکە. باید به مذاکراتی ئێمە سەودایەکی متمانە پێکرا و جێگیرمان دەوێت. ئەگەر لایەنی شەبن ڕێکەوتنێکی متمانە پێکرا و جێگیر لە بەرژەوەندی ئەواندا نیە، ئەوە پێویستە بزانن کە کۆماری ئیسلامی شتێکی لەو بابەتەی ناوێت و بە دواوەیدا نییە. پێدەچێت بەشێکی گرفتەکان لەم توێژە ناوچیانەدا خواستی ناوچی ئێران و سیاسەتەکانی ئێران بێت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا. تاران ڕۆڵێکی شەڕانگێزی دەجێڕێت لە ناوچەکەدا و گوێڕای ئاگاهیدانەکانیش بەڵام هەر بەردەوامە لەسەر ڕەفتارەکانی و کردە لەشکریەکان و تێکدانی سەقامگیری و ئاسایشی ڕۆژهەڵاتی ناوەڕاست. ئەمانەش ئەو جۆرە کارانن لەگەڵ پرەنسیپە بنچینەیەکانی ڕێوشوێنی سەقامگیری ناوچەکە و جیهانیشدا ناگونجێن. لە ڕۆژی دووشەمە بە هۆزێکی مەترسیداری زستانی کەنارەکانی ڕۆژهەڵاتی ئەمریکای بە بەفردا پۆشیوە لەگەڵ گرم و هڕ و ڕەشەبایەکی تون کە شناسان دەڵێن 1 فوت و یاخۆت زۆرتر لە بەشەکانی نیویۆرک، ئۆهایۆ و پەنسیلڤانیا لە بەیانی دووشەمە بەفری باریوە، بەڵام مەترسی زۆرتر لە بارانە کە وەکو سەهۆڵ بەست و دادەباریە بە تایبەت بۆ ماسەچوست، کۆنەتەکەت وها ڕۆدایلەند. هەروەها ڕێگەبانەکان جێ نەگەرانیە. نەتەنێ لە ئەمریکا بەلێ لە کوردستانە عێراقی و لە پارێزگاها حەلەبجە پێلەکە بەرفێ ڕەوشەکە ئاوارد هە دەرخستیە پێش و ڕێ کار نویسگەهین حکوومەتێ هاتنە گرتن. پەمنێرێ مەلوەر ئاگاهی بێتر هەنە. شەپۆلێکی بەهێزی بەفر و باران سنووری پارێزگای هەڵەبجەی گرتەوە. زۆری بەفر و داخستنی ڕێگاکانی هاتوچۆکردن دەوامی سەرجەم دامەزاوەکانی حکوومەتی ڕاگرت و
تاقیکردنەوەکانی خوێندکارانیش ئەنجام نەدران. خۆتان کەشەکە بینن ئەمڕۆ ئەم بەفربارینە ئاستەنگیەکی زۆری بۆ هەم گواستنەوەی مامۆسایان و هەم خوێندکاران دروست کردبوو بەڕاوێژ لەگەڵ جەنابی پارێزگار و لەگەڵ جەنابی وەزیری پەروەردە قسەمان کرد ئەمڕۆمان کردە پشوو لە سەرجەم ناوەندەکانی خوێندن. پێشتر بەفر ناوچە شاخاویەکانی دەگرتەوە. ئێستا زیاتر لە 40 سانتیمەتر بەفر لە ناو سنتەری پارێزگا و نزیکەی 6 سانتیمەتر بەفر لە هەورامان باریوە. سەرجەم تیمە خزمەتگوزاریەکان خراونەتە حاڵەتی ئامادەباشیەوە و سەرقاڵی پاکردنەوەی ڕێگاکانن. دیارە لە شەو کاتژمێر 8:30 هەتاکم ئێستا بە شێوەیەکی بەردەوام بەفر ئەبارێت نزیکەی 35 بۆ 40 سانتیم لە ناو مەرکەزی پارێزگای شاری هەڵەبجەیە بەفر باریوە. ئێمەش لە سعات 7 بەیانیەوە کە ڕووناکی کرد تیمەکانمان سەرەتا 4 تیم بوو لە سەرجەم شەقامە سەرەکیەکانی ناوشار هەستین بە پاکردنەوە بۆی ڕێڕەوی سیارە هەبێت سیارەکان تووشی زەرەر نەبن هاوڵاتیان کە هاتوچۆ ئەکەن و هەروەها دواتر سیارەیەکی بەفر ماڵیشمانێنە ئەو سیارەیە کە خوێتی ئەەکەی بۆی بە شێوەیەکی ئاسانتر جادەکان پاک بکاتەوە. بەردەوامین لە خزمەتی هاوڵاتیانە بەفرەکە بە شێوەیەکی بەردەوام هەر ئەبارێت. ڕێگا سەرەکیەکانی هەڵەبجە داخراون و هۆشداریش دراوە بە هاوڵاتیان لە ماڵەوە بمێننەوە. چەند هاوڵاتیەکیش لە سنووری گوندەکان بۆ هۆی داخرانی ڕێگای گوندەکانیانەوە ڕزگار کراون. خەڵکی هەڵەبجە دەڵێن لە شتاکاندا بەفری لەم جۆرەمان بینیوە. ئەمڕۆ جوانترین ڕۆژی دنیاە لەبەرەوەی بەفرێکی کڵۆکڵ ئەبارێ و ڕەحمەتی خوایە بەسەرمانە ئەبارێ خۆی لێت بە زیاد بێم نعمەتە گەورێت کە بەسەر ئێمە باراندێ سوپاس دەکەین زۆر نعمەتێکی گەورەیە. من لە بێرەوەری منە کە هەرچەند زۆر تەمەنێکی وام نییە نەمبینیوە بەفرم جوانیە و بەم گەورەیە لە هەڵەبجە بگرێ. خواردنەوە گەرمکەرەوەکان لەم کەشە ساردەدا بازاڕیان گەرمە و شێلم فرۆشێکی هەڵەبجە لەگەڵ بارینی بەفردا شێلم دەفرۆشێ و دەڵێ جەستەتان بە شێلم گەرم بکەنەوە. ئەم بەفر بارینەوە شتانە خەڵک زیاتر ڕووەکاتە بافەتە گەرمیەکان وەکو شێلم و وەکو پاق لەو هەتا لە ماڵان شێلم لێنن زۆر جاری دۆینە لێنن. بە بڕیاری پارێزگاری هەڵەبجە بەهۆی بەردەوامی بارینی بەفرەوە ڕۆژانی سێشەمە و چوارشەمەی ئەم هەفتەیەش کرایە پشووی فەرمی لەسەر جەم دامەزراوەکانی حکوومەتدا. داواش لە هاوڵاتیان دەکرێت لە ماڵەکانی خۆیان نێنە دەرەوە تا ڕێگاکان بە تەواوەتی پاک دەکرێنەوە. فەرحان هەورامانی، دەنگی ئەمریکا، هەڵەبجە. داویە کورد کۆنێکشن هەر شاد بن. ببینە خۆش.